دا زۆر قورسە پێنج عیبادەت هەیە پێنج شت هەیە لە تەرازوی عەدالەتی خوای گەورەدا لە ڕۆژی قیامەتە زۆر زۆر قورس و گرانە ئەوش بریتە لە وتنی سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەم چوار زیکرە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر لە تەرازوی خوای پەروەردگاردا زۆر قورسە زۆر گرانە پاداشتەکەی زۆر قورس و گرانە درێتەوە ئەو کەسانی کە ئەنجامی بدەن پێنجەم شت ئەوەیە کە ئینسان منداڵێکی بمرێ سپاسی خوا بکا لەسەری و بە تەمای پاداشتی خوای گەورە بێت لەسەر مردنی منداڵەکەی کچ بێ یا کوڕ بێ واتە سپاسی خوا بکە و بە تەمای ئەوەش بێ کە خوای گەورە پاداشتێکی گەورەی بداتەوە لەسەر ئەوەی کە منداڵێکی مردووە گەورەی یا بچووکە کوڕە یا کچە سپاسی خوا دەکات لەسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئابە شێوەیە فەرمووی هەر کەسێک من لقي الله مستيقنا بهن دخل الجنة هەر کەسێک بگاتە خزمەتی خوای گەورە گومانی لە ئەم شتانەدا نەبێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر گومانیشی لەوەدا نەبێ کە خوا پاداشتی ئەداتەوە لەسەر ئەو مصیبەتەی کە تووشی بووە ئیلا ئەو ئینسانە کە باوەڕی بەخوا و بە ڕۆژی قیامەت هەیە بە بەهەشت و ئاگر هەیە بێگومان خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە دەخەلە الجەنە دەچێتە بەهەشتەوە چونکە باوەڕی بەخوا هەیە باوەڕی بە ڕۆژی قیامەت هەیە باوەڕی بە بەهەشت و جەهەنەم هەیە باوەڕی بە زیندوو بوونەوەی دوای مردن هەیە و باوەڕی بە محاسەبە هەیە جا هەر کەسێ بگاتە خزمەتی خوای گەورە بەم پێنجە بۆ چوار زیکرە لەگەڵ ئەوەی کە منداڵێکی مردە بێ سپاسی خوای کردبێ بێگومان ئینشەڵڵا دەڕواتە بەهەشتەوە کەواتە ئەم زیکرانە هۆکارێکن بۆ چوونە بەهەشتی من و تۆ بۆیە لە بیریان مەکەن ئەگەر یەک جارێکش بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر بەکەمی مەزانە بۆ قیامەتە زۆرە لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من ذب عن لحم أخيه بالمغيبة كان حقا على الله أن يعتقه من النار هەر کەسێک لە پاشملە دیفاع لە برایەکی خۆی بکات لە خوشکێکی خۆی بکات کە بوختیانی بۆ دەکرێت تۆمەتی بۆ دروست دەکرێت لەبەر خاتری خوا دیفاعی لێ بکە ئەو کەسە حازر نییە بەس لەبەر خاتری خوا ئەوە حەقە لەسەر خوای گەورە خوای گەورە وەکو حەقێک مافێک لەسەر خۆی دایناوە مادەم تۆ دیفاعت لەو موسڵمانە کرد کە خۆی لەو شوێنە ئامادە نەبوو لەو مەجلیسا نەبوو تۆ دیفاع لێ کرد خوای گەورە ئەو کەسە لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکات ئەو کەسە لە ئاگری دۆزەخ ڕزگار دەبێت ئەوە خوای گەورە واجبێکە لەسەر خۆی داناوە حەقێکە دایناوە مادەم تۆ دیفاع لەو کەسە کرد کە لەو مەجلیسا ئامادە نییە و دیفاعت لێ کرد بۆ خوا بێگومان خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگارت دەکات ئەوە فەزڵی خوای گەورە بۆیە لە دەست خۆمانی نەدەین لە حەدیثێکی صحیح مسلمدا هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە پێش ئێوەوە پیاوێک بە ڕێگایەکدا دەڕۆشت دارێک هەبوو ئەم دارە ئازاری خەڵکی دەدا بزان لە ڕێگای خەڵکییا بووە بزانە دڕکی هەبوو بزانە چی بووە گرنگ ئەوەیە شتێکی لەسەر ڕێگایەک لا برد کە ئازاری خەڵکی ئەدا ناڕەحەتی بۆ خەڵک دروست دەکرد دەفەرمێ دارەکەی بڕی فدخل الجنة خوای گەورە خستێ بەهەشتەوە مادەم تۆ ناڕەحەتیەکە لەسەر خەڵکی لا برد خوای گەورە دەتخاتە بەهەشتەوە ئەگەر تۆ لە ڕێگاوبانێکە ناڕەحەتیەک لەسەر کەسێک لابەری خوا بتخاتە بەهەشتەوە ئەی ئەگەر کەسێک احتیاج و داما و فەقیر و هەژار بێت تۆ یارمەتی بدەیت ناڕەحەتی لەسەر لابەری بێگومان پاداشتەکە زۆر زۆرەوە گەورەترە لە ڕێگای خەڵکیە شتێک لابەری کابرایەک دوو لە ڕێبەڕێستان سەگێکی تێر ئاو کرد خوا لێی خۆش بوو خستێ بەهەشتەوە ئەگەر کەسێک مرۆڤ تێرکە مرۆڤی هەژار و فەقیر پاداشتەکەی زۆر گەورەتر بۆیە ئەگەر لە ڕێگاوبانێکە شتێکت بینی عەزێتی خەڵکی ئەدا بۆ سیارە خراپ و بەردێک و شتێک و ئەگەر لات برد ئینشەڵڵا بە کەمی مەزانە چونکە چەندەها کەس بەهۆی ئەو کردەوانەوە کە ئێمە بە کەمی دەزانین خوا لێی خۆش بۆ خستێتە بەهەشتەوە مەڵێەوە ئیشی من نییە ئیشی شارەوانی ئیشی ئەوانەیە کە ناسن ئیشی تۆشە شتێک دەتوانی لای بەری لای بەرە سیارەکەت بۆ وەسێنە لای بەرە بۆی عەزێتی خەڵکی نەدا بە ئیزنی خوای گەورە
لحديثك صحيح على صحيحها توا في غمري خوا صلى الله عليه وسلم دفرمي كاتك بنديك نخوش دكوي عبدك نخوش دكوي خواي قرأ وحيدا يريبو ملائكة كان وانا زاني كاتك تو نخوش كوتي خواي قرأ تو لبير دكات نخير هر كاتي بنديك إيماندار نخوش كوت خواي قرأ ملائكة دنيريت وحيان بو دنيريف أي ملائكة كان دفرمي أي ملائكة كان من عبدكي خوم بندكي خوم توشي ناخوشي وناراحتي كردوها إيشو آزارم توش كردوها نخوش كوتوها لمالوا أجر روحي بكيشم لي خوش بن وأجر تشاكيشي بكموا شفاي بدم بێگومان ئەو کەسە کاتێککە چاک ئەبێتەوە دانیشێ گوناه و تاوانی پێوە نەماوە کەواتە تۆی نەخۆش کە نەخۆش دەکەوی لە بین دوو شتای ئینسان بمرێ خوا لێی خۆشە بێ ئەگەر چاکیش بێتەوە هەر خوا لێی خۆشە بێت ئەو وعدی خوای گەورەیە بەڵام دەفەرمێ هیچ تاوانێکی نەماوە بەڵام بەو مەرجەی سپاسی خوا بکەی نەک ناشکری بکەی کەواتە ئەگەر نەخۆش کەوتی هەر نەخۆشیەک بوو سپاسی خوا بکە تۆ لە بین دوو حاڵەتایی زیندوو بیتەوە چاک بیتەوە بێگومان خوا لێت خۆشە بێ بشمری هەر خوا لێت خۆشە بێ ئەگە ناشکری بکەی چاک بیتەوە خوا لێت خۆش نابێ بشمری خوا لێت خۆش نابێ چونکە ناشکریت کردووە لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە بەڕێزم ئێمە کاتی دەڕۆینەوە بۆ ماڵ دەبێ ئاگاداری ئەو خاڵە بین کارێکی وەها بکەین ئینشاڵڵا لە ماڵەوە خێر و بەرەکەت بەسەر خۆمان و مناڵەکانمانە بڕژێ بەکەمی نەزانین کاتێ لەگەڵ مناڵەکانی خۆمانە تەعامل و هەڵسوکەوتمان جوانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی کاتێک لەم حەدیثەی صحیح مسلمدا کاتێککە پیاوێک دەڕواتەوە ماڵی خۆیان بەعام ژن لە ماڵەوەی بەس پیاو زیاتر دەڕوات دەرەوە و دێتەوە ژوورەوە ئەگەر ئەم کەسە کەسێک ڕۆشتە دەرەوە هاتەوە بۆ ماڵ خۆیان بۆ ناو ماڵ مناڵی خۆی کاتێک ناوی هاتە ژوورە و ناوی خوای هێنا بسمیلای کرد ناوی خوای هێنا و کاتێکیش کە خواردنی خوارد بسمیلای کرد ناوی خوای هێنا واتە کاتی دەڕۆتە ژوورە بڵێ بسمیلا کاتێ نان دەخۆی بڵێ بسمیلا بەڵام ڕەحمان ڕەحیمی لەگەڵا نییە ڕەحمان ڕەحیم بسم الله الرحمن الرحیم بۆ قورئان خوێندنە بسمیلا ئینسان هەڵدات خۆی فێر ئەو شەیە بکە ئەو زیکرە بکە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم فەرمی کاتێک کە ئینسان چۆ ماڵی خۆیان زیکری خوای کرد ناوی خوای هێنا ئیتر بسمیلا بێ زیکری خوا بێ و کاتێک کە خواردنت خوارد پێشەکی بڵێ بسمیلا ئەوە شەیطان دەڵێ ئێمە ئەم شەو لەم ماڵە جێگامان نابێتەوە و خواردنیش لەم ماڵە ناتوانین بخۆین ئەگەر تۆ بسمیلات کرد لە کاتی هاتیتە ژوورەوە شەیطان شوێنی مانەوەی نامێنێت لە ماڵی تۆدا و کاتێکش کە بسمیلات کرد ناوی خوات هێنا لەسەر نان خواردن شەیطان دەڵێ خواردنیش لە ماڵەدا بۆ ئێمە نەما نەمانەوە واتە چۆن دەڵێ ئۆتێل و مەدعەم نەما بۆ ئێمە تەواو ڕۆشتیتە ماڵت سەلام بکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو سەلامکردنە لە مناڵەکانی خۆت ئەبێتە خێر و بەرەکەتی بۆ خۆت و مناڵەکانت فێر بە هەر کاتێ ڕۆشت و ماڵ 100 جار ڕۆشت و ماڵ بڵێ سەلام عەلیکم با مناڵەکان فێر بن ئەو کاتە ئینشاڵڵا بەرەکەت دەڕژێ بەسەرتانەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم و خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر کەسێ ڕۆشتە ماڵ خۆیانەوە زیکری خوای نەکرد و لە کاتی نان خواردنیشانەی بسمیلا شەیطان دەڵێ شوێنی مانەوە و شوێنی نان خواردنمان دەستکەوت مسۆگەرمان کرد ئەم شەو لە ماڵە دەمێنینەوە ئەمڕۆ لە ماڵە دەمێنینەوە و لێرەش نان دەخۆین لەگەڵیانە شەیطان لەگەڵ تا نان دەخوا و لەگەڵیش تا دەخەوێ ئیتر خوا دەزانێت چەندی ئاژاو کێشە دروستە بێ لە ماڵەکەتە جاکە پێت خۆشە شەیطان لە ماڵ تۆدا نەخەوێ و نەمێنێتەوە ڕۆشتیتە ماڵەوە زیکری خوا بکە بسمیلا بکە لە کاتی نان خواردنیشا بە هەمان شێوە ئەگەر نەتکرد دڵنیا بە شەیطان لە ماڵی تۆدا دەمێنێتەوە لە ماڵی تۆدا خواردن دەخوا لەگەڵ ئێوەدا جاکێ پێی خۆشە شەیطان لە ماڵی دابێ وەڵا پێمان خۆش نییە دەی با بیسەلمێنین لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک یەک سڵاواتێک لەسەر من بدە
صلاوات دانەکە بە چەند شێوەیە دەبێت. یەکەمیان اللهم صل على محمد تا کۆتاییەکەی یاخود کاتێک کە ناوی دەهێنرێ بڵێ صلی الله عليه وسلم. هەر کەسێک یەک سڵاواتێک لەسەر من بدا لە ئومەتەکەم بەڵام بە ئیخلاسەوە لە دڵیەوە سڵاواتێک لەسەر من بدا، واتە خوایە ڕەحمەت و میهرەبانی لێخۆشبوونی خۆت بڕژێنە بەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. خوای گەورە 10 جار سڵاواتی لەسەر دەدات. یەک جار بڵێ اللهم صل على محمد، 10 جار خوای گەورە دەفەرمێت سڵاوات لەسەر تۆ بێ. سڵاواتی خوایش چییە؟ واتە یەک جارێ بڵێ اللهم صل على محمد یا بڵێ صلی الله عليه وسلم، خوای گەورە 10 جار سڵاوات لەسەردا، واتە 10 جار لای مەلایکەکان باسی تۆ دەکات لە سەروی عەرشەوە. 10 جار دەفەرمێ فڵان کەس ئێستا سڵاواتی لەسەر محەممەددا صلی الله عليه وسلم. خوای گەورە بە گەورەی خۆی إن الله وملائكته يصلون على النبي، خوای گەورە بە گەورەی خۆی سڵاوات لەسەر پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. من و تۆ چینە تا لە خۆمان بایبین نەڵێن صلی الله عليه وسلم، نەڵێن اللهم صل على محمد. مەلایکەی خوا سڵاوات لەسەر پێغەمبەری خوادەن صلی الله عليه وسلم. جا هەر کەسێک یەک جار سڵاوات لەسەر من بدا، خوای گەورە 10 جار سڵاواتی لەسەردا، سڵاواتی خوایش واتە باسکردنی تۆ لای مەلایکەکان. پێت خۆشە ڕۆژانە لای خوا ناو ببرێ، خوای گەورە ناوی تۆ بهێنێ لای مەلایکە بەڕێزەکان، بێگومان پێمان خۆشە دەبا بیسەلمێنین. دووەم یەکەم شتێ خوا 10 سڵاوات لەسەر تۆدا، 10 پلۆپای و دەرەجە لە بەهەشتا بەرزە بیتەوە، خوا بەرز دەکاتەوە. خوای گەورە 10 خێر و چاکت بۆ دەنووسێ و 10 گوناه و تاوانە لێ دەسڕێتەوە. کەواتە هەر کاتێ وتە اللهم صل على محمد، خوای گەورە 10 جار سڵاواتت لەسەردا. ئەگە تۆ 10 جار بیکەی خوای گەورە 100 جار سڵاوات لەسەردا. ئەگە 100 سڵاوات بکەی خوای گەورە 1000 جار سڵاوات لەسەر تۆدا، واتە 1000 جار باس تۆ کات. بە تەنها 100 جار بڵێ اللهم صل على محمد، خوای گەورە 1000 جار سڵاوات لەسەر تۆدا و باسی چاکەی تۆ دەکا. و خوای گەورە بەهۆی ئەو 100 سڵاواتەوە 1000 پلەپایە و دەرەجە لە بەهەشتا بەرز دەکاتەوە. و بەهۆی ئەو 100 سڵاواتەوە خوای گەورە 1000 چاکت بۆ دەنووسێ، و بەهۆی ئەو 100 سڵاواتەوە خوای گەورە لە 1000 گوناه و تاوانە خۆشە بێت. ئەگە تۆ 200 جار بیکەی پاداشتەکە زۆر گەورەتر. اللهم صل على محمد وعلى آل محمد. بۆ ئینشاءڵڵا لە بیری مەکەن. لە حەدیثێکی صحیحی ئیمامی تورمزیە هاتووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دوعاکەی یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. دوعاکەی چی بوو؟ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. لەناو سکی حوتەکەدا، لە تاریکی سکی حوتدا، لە تاریکی شەودا، لە تاریکی بەحردا خوای لەبیر نەچوو. چونکە لە قەومەکەی کاتێک کە ڕای کرد لە مووسڵ سەلامی خوای لەسەر بێ کە پێڵێن نەینەوە، ڕای کرد خوای گەورە لەسەر ئەوە لۆمەی کرد کە قەومەکەی بەجێهێڵا. خوای گەورە فەرمانی بە حوت کرد کە قوتی دات، بەڵام بەبێ ئەوەی زەرەری پێ بگەینێ. ئالەو شوێنەدا خوای لەبیر نەچوو. فەرمی لا إله إلا أنت، هیچ خوایەک نییە شایستەی پەرستن بێ ئیلا ذاتی تۆ نەبێ ئەی خوای پەروەردگار. بێگومان فەرمووی سبحانەکە پاک و بێگەردی بۆ تۆ خوای پەروەردگار، ئینی كنت من الظالمین، خوای گیان من زاڵمم، زڵم لە نەفسی خۆم کرد. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم فإنه لم يدع بها رجل مسلم في شيء قط إلا استجاب الله له. ئەم دوعای یونس پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ هەر کەسێک بیکات، واتە پێشەوەی دوعاکەت بکەی سونەتە چی بکەی بۆی دوعاکەت قبول بێ ئینشاءڵڵا. یەکەم شتێ بڵێ الحەمدولله، سپاسی خوا بکە. ئەمجا سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدە صلی الله عليه وسلم. ئەمجا ئەم دوعایەش بکە لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. ئەمجا دوعاکان بکە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەم دوعایە بکات لە پێشەکی دوعاکانیدا، لە ناو دوعاکانیدا، ئیلا خوای گەورە دوعاکەی قبول دەکات. لە بیری مەکەن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. بێگومان ئێمە تاوان دەکەین ڕۆژانە، پێویستمان بەوەیە کە ئینشاءڵڵا بەردەوام یادی خوا بکەین، خوامان لەبیر نەچێ. ئینسانی ئیماندار نابێ خوای لەبیر بچێ. بۆی خۆشەویستان لە کۆتاییدا دەڵێم با خوامان لەبیر نەچێ، بەردەوام خوامان لەبیر بێ، چونکە خوای گەورە دەفەرمێ فەذکوڕونی ئەذکوڕکم،
ئێوە یادی من بکەن، منیش یادی ئێوە دەکەم و باسی ئێوە دەکەم. هەر کاتێک یادی خوات کرد، زیکری خوات کرد، بە دڵنیایەوە خوای گەورە لە سەروی عەرشەوە کە عەرش دوای حەوت ئاسمانەکە عەرشی خوایە، لە سەروی عەرشیشەوە خوای گەورە باسی تۆ دەکات. وەڵڵاهی بەکەمی مەزانە هەر کاتێ ناوی خوات هێنا دڵنیا بە خوای گەورەش ناوی تۆ دەهێنێ. هەر کاتێک ڕوود کردە خوای گەورە خوا بەرزت ئەکاتەوە. خوا چی پێویستێکی بە ئێمە؟ خوای گەورە سەمەدە. ئێمە هەموو کاتێ دەڵێن ئەڵڵاهو سەمەد، خوا سەمەدە، واتە پێویستی بە کەس نییە. پێویستی بە نوێژ عیبادەتی ئێمە نیە، بۆ خۆمان هاتینەوە مزگەوت، بۆ قیامەتی خۆمان. خوا پێویستی بە نوێژ عیبادەتی ئێمە نییە. ئێمە دەبێت کارێکی وا بکەین بەردەوام پێویستمان بە خوای گەورەیە، خوامان لەبیر نەچێ. ئەو کاتە دڵنیا بە خوایش ئێمە لەبیر ناکات. یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت لە سکی حوتەکەدا بوو، خوای لەبیر نەچوو، خوای گەورە ڕزگاری کرد. وخوای گەورە فەرمی وەکەذالکە نونجی المؤمنین. هەروەکو چۆن یونس پێغەمبەرمان سەلامی خوای لەسەر بێت ڕزگار کرد، ئاوا ئیماندارانیش ڕزگار ئەکەین ئەگەر لە تەنگانەدا ئێمەیان لەبیر بێت. ناخۆشی و ناڕاحەتی توش بوو، سپاسی خوا بکە، ناشکوری مەکە. ناشکوری ئێمە گەیاندە ئەم ڕۆژە. 15 ساڵ 20 ساڵ لەمەوە پێش قەیران نەبوو، حاڵی خەڵک زۆر باش بوو. هەر ئەمانە خوابی بڕێ، خوابی بڕێ، خوابی بڕێ. ئەمەکەی حاڵە، ئەمەکەی ژیانە. ئەوەندە لوتمان بەرز کرد پێشەم قەیرانەکە دروست بێ، خوای گەورە ئاوا لوتمانی شکان. یعنی بەڕاستی گەشتوە حەدێکی ئاوا هەندێک چەندەها مەساحە بوون کە ئیشی خەریتە شتیانەکریانە، وەڵڵاهی چەندەها ماڵ دەزانین بە ئارد خەریتەیانەکێشا، بە ئارد لە جاتی گەچ. مامۆستا ئەزانم خۆی وتی پێم لەگەڵ ڕێزم و مامۆستا باشەکان، ئەی وەڵڵاهی هەموو مانگێک کە مەعاشەکەم وەرەگر 800,000 دینار بوو، دوو لۆ ڕێبەرەسان یەک تفێکم دەکردم خوا بتبڕێ. وەڵڵاهی ئەڵێ چون بە کاتێککە ڕۆنی سیارەم فەحسە کرد، ئاوا بە 10,000 5,000 فەحسم کرد، ڕۆنەکە ئەمجا فڕێمەدا وەکو پۆزی. زۆر شتی ئاوامان کرد. خوابی بڕێ، خوابی بڕێ، ئەمەکەی حاڵە. بەخوا برا بڕۆ مقابلەی دووە پێش 2013 لە بازاڕە خەڵک هەمووی ئەمەکەی ژیان، ئەمەکەی حاڵە. بەخوا برا پارە باران بوو، مەعاش کێشەی نەبوو، کەسابەت زۆر بوو، بەس هەر خەڵک فێر بۆ خوابی بڕێ. ئەمەکەی حاڵە، ئەمەکەی ژیانە. بەس وا بکەین، لە خۆمان بایی بووین. هەر کەسێک کاتێک کە خۆمان بایی بین بەپێی قورئان و حەدیث خوا زاڵمان بۆ نێرێ. چکە خۆمان شایستی کەسێک بین، خوا ئەو کەسانمان بۆ دەنێرێ. لە بازاڕەکانە بڕۆ سێکردان خەڵکیەکە. تەنیا شتێکی بچووکە فڕۆشێ غەشەکە ئێگەم بیرەنەوت تێ بێ چی بکە. ئەگە ئەمە پارە لە بەردەست یابێ بە چی بکات. لە 250 لە 1000 نارە غەش و خیانەتەکەت، فێڵەکەت. ئەڕۆی شتێ بکڕی، ئەبێ پرسیارکردان خەڵکی سێقەم دەسەکە بێ. وەڵڵاهی تۆزە زەحمەتە. ئەتەوێت سیارەیە بکڕی، ئەتەوێت دوو لۆ ڕێبەرەسان ئاژەڵێ بکڕی، ئەتەوێت سیارەی بی بۆ لای نەفەرێک سیارەکەت عاتڵە چاکیکە ئەبێت چۆن داوای ژنەکەی بێ ئەوە پرسیارکردانی کە باشم دەسەکە بێ. ئەمە کارە ساتەکەی ئێمەیە. باڕووکەی نەخوا، خوا باشمان دەکات. دڵنیابە خۆمان باش بین، خوای گەورە ژیانمان خۆش دەکات. خۆشمان ئاوا هەر ناشکری بکەین و بڵێ خوابی بڕێ، ئەمەکەی حاڵە، ئەمەکەی ژیانە. برا ئێستا خەڵ ناڕاحەتیە، بێگومان زوڵم و ستەم زۆر ئەکرێ، بەڵام وەڵڵاهی ڕوبعێکی 94.5 خەڵ ناڕاحەت نییە. دانێنە کەسێک کاتێ بیر نییە، خەڵ زۆر ناڕاحەتن. دەبا خوا وەکو ڕۆژەمان لێ نەکە، خراپترمان بەسەرا نەهێنێ. با وڵاتمان کاول نەبێ، سێژەمە قۆزی و خواردنی شاز بخۆ کە تەیارە و ساروخ ڕەبانسەرە بە قیمەتی چییە؟ بەس با بڵین خوابی بڕێ، با بگەڕێنەوە بۆ لای خوا، بە دڵنیای خوا ژیانمان خۆش دەکات. یا ڕەبی خوایە ژیانمان خۆشکی لەو کەسانەمان بگەڕی، بەردەوام سپاس و ستایشی تۆ بکەین یا ڕەب العالەمین. خوایە گیان هەر کەسێک دڵسۆزی ئیسلام و موسڵمانانە خوایە سەرکەوتووکەی، هەر کەسێکیش دژی مسلمانان و ئیسلام و زڵمەکە خوایە بە گەوری خۆ لە ناوی بەرە. یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی. خوایە گیان لەو کەسانەمان بگێڕی، بەردەوام سپاسی تۆ بکەین، ناشکوری نەکەین. خوایە گیان بەهۆی ناشکوری خەڵکەوە خوایە غەزەب لە ئێمەش نەگری. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.